بەهۆی بارانبارینی بەردەوام مەترسی سووتان و لە کارکەوتن لەسەر وێزگەی کار و ئاوی دەربەندیخان دروست بوو. بەهۆی زۆری ڕێژەی باران و هەڵکەوتەی جوگرافی وێزگەکە ئاوی باراناو چووە نێو یەکەکانی وێزگەی کار و ئاوی دەربەندیخان، بەڵام بەهۆی بەدەمەوە هاتنی کارمەندانی ناوەندە کارەباییەکە توانرا وێزگەکە لە مەترسی سووتان و ڕاگرتنی بەرهەمێنانی کارەبا ڕزگار بکرێت. بارانبارینی کە زۆرەوە شەوی ڕابردوو کە یان لە ماوانە وێنەی نەبووە ئەم بارانە 53 میلی باران باریوە. شەبکە کەشمانە ئەم شەبەکەی کە تیاین لە شوێنێکی شاڵایە زۆربەی ئاوی دەربەندیخان ئاوی باراناوی دەربەندیخان لە تەنیشتی شەبەکەەوە تیاپەڕێت، بۆیە ینی ئەو بربەستانی کە دروست کرابوو بەرگەی نەگرت، ئاوەکە بربەرسەکانی بەرزاند و هاتە ناو شەبەکەمانەوە، لێشۆ چوەتە ناو گەلەری تقریبان مترێک ئاو لە ناو گەلەری ئاکۆبووتەوە. لە دوێنێشەوە تاکو ئەم بەیانی تا ساعت 6:30 بەیانی بە هاوکاری قایمقامەتی دەربەندیخان، شارەوانی دەربەندیخان، بەرگەری شارستانی دەربەندیخان، بەنداوی دەربەندیخان، دابەشکردنی کاربای دەربەندیخان، فەرمانبەرانی خۆمان تا 6:30 بەیانی توانیمانەوە ئاوەی کە تیا بوو دەریکەین لە گەلەری. ئێستا کارمەندەکانمان سەرقاڵی ئەوەن کە ئەو ناوە پاکەنەوە ئامێرەکان تێست کرێت و بچینە باری ئاساییەوە. کارمەندانی وێزگەکە لە درەنگانێکی شەوی 23/24 ئەم مانگەوە تا بەرەبەیان لە ئەرکدا بوون بە مەبەستی ڕێگری لە بەرزبوونەوەی زیاتری ئاستی ئاوی باراناو لە نێو یەکەکانی وێزگەکەدا. بەرپرسی بەشی ئیشپێکردن لە ناوەندە کارەباییەکە دەڵێت بە هەوڵ و هیمەتی کارمەندارمان وێزگەکەمان لە سووتان پاراست. بەنسبەت ئەم لافاوە کاریگەریەکی زۆری هەیە بۆ سەر GIS کە هێڵەکانی 132 kV لەسرە بەشی کێبڵەکانی هەموو پڕبوو بوون لە ئاو و بەشی کۆمپرێسەری هەوای پڕبوو بوو لە ئاو کە بووە هۆی دابەزینی هەوا لە برێکەرەکانە بۆ خواری 15 کە ئیشارەتی هێناوە ئەگەر بە زووترین کات چارەسەری نەکەین ئەو کاتە ئەبێتە هۆی شەداونی کولی لە هێڵەکانی 132 ئەم دەڤەرە بە کاملی بێکارەبارێت. لە ساڵی 1983 وێزگەی کارەبای دەربەندیخان لەلایەن کۆمپانیایەکی یابانیەوە دروست کراوە. لە ساڵی 1991 کارەبای وێزگەکە بە تۆڕی نیشتیمانی کارەبای هەرێمی کوردستان بەسرایەوە. وێزگەکە خاوەنی سێیەکەی بەرهەمێنانی کارەبایە، هەر یەکەیەکیان توانای بەرهەمێنانی 80 مێگاوات کارەبای هەیە، بەڵام بەهۆی نۆژەن نەکردنەوەی یەکەکان وێزگەکە لەو ڕێژەیە کەمتر بەرهەم دەێنێت. وشیان محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.